bir gece ansızın geliyoruz geleceğiz. لە ساڵی 2010 دەیان پێشهاتی بێپێشینە و چەندین ڕووداوی سیاسی کاریگەر لە جیهاندا ڕوویدا. لەم راپۆرتەدا بەشی یەکەمی پانۆڕامای ڕووداوە گرنگەکانی ساڵی 2010 دەخینە ڕوو. لە دەستپێکی ساڵ و لە 20 کانونی دووەم سوپای تورکیا ئۆپەراسیۆنی چڵە زەیتونی بۆ هێرشکردنە سەر ئەفرین دەست پێ کرد و سەرنجام دوای 2 مانگ بەرگری یەپەگا لە ئەفرین کشایەوە و سوپای سووریای ئازاد و سوپای تورکیا چوونە ناو شارەکە. لە 27 شوبات لە کۆبوونەوەیەکی ئاساییدا ئەنجومەنی ئاسایش بڕیاری ژمارە 2401 بۆ وەستاندنی جەنگ و کوشتاری سووریا دەرکرد. لە 13 ئازاردا دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگەی تویتەرەوە ڕایگەیاند کە تیلەرسۆنی وەزیری دەرەوەی وڵاتەکەی لە پۆستەکەی دوورخستووەتەوە. دواتر ئەم شێوازی لەسەر کارلادانە کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا، بەتایبەت دوای ئەوەی تیلەرسن ئاشکرای کرد لە ڕێگەی تویتەکەی ترامپەوە زانیوێتی لە پۆستەکەی دوورخراوەتەوە. لە ڕووداوێکی کەمیێنەدا و پاش 65 ساڵ دابڕانی هەردوو وڵات، کیم جۆنگ ئون لە 27 نیسان وەک یەکەم سەرۆکی کۆرەی باکوور چوە ناوخاکی کۆرەی باشوورەوە و لەگەڵ سەرۆکی ئەو وڵاتەدا کۆبوویەوە. That the United States will withdraw from the Iran nuclear لە 8 ئایاریش سەرۆکی ئەمریکا بە فەرمی کشانەوەی وڵاتەکەی لە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران ڕاگەیاند. ئەمەش بارگرجەکانی نێوان ئەو دوو وڵاتەی بەڕادەیەکی زۆر بەرز کردەوە. پاش گۆڕانکاریە دەستوریەکان و گۆڕینی سیستمی حکومڕانی لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی، ڕەجەب تەیب ئەردۆغان لە 24 حوزەیران و دوور لە چاوەڕوانیەکان لە خولی یەکەمی هەڵبژاردنەکان و بە بەدەستێنانی لە 152 دەنگەکان بوو بە یەکەم سەرۆک کۆماری سیستمی سەرۆکایەتی تورکیا. Gayri resmi sonuçları belli oldu. لا درێژەی کۆبوونەوە بێپێشینەکاندا کاژمێر چواری بەرەبیانی 12 حوزەیران کۆبوونەوە مێژوویەکەی نێوان دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کیم جۆنگ ئون سەرۆکی کۆرەی باکوور لە هۆتێلی کاپێلا لە سنگافورە بەڕێوە چوو. سەرۆکی هەردوو وڵات ڕێکەوتنێکی لێکتێگەیشتنیان ئیمزا کرد. لە 16 تەمووز هەرێکە لە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا لە هینلسکی پایتەختی فینلەندا کۆبوونەوە. گەرچی وا بڕیار بوو لە کۆبوونەوەی وڵاتانی G20 جارێکی تر سەرۆکانی هەردوو وڵات کۆ ببنەوە، بەڵام چەند خولەکێک بەر لە گەشتکردنی بۆ بەشداری لووتکەی G20 ترامپ کۆبوونەوەکەی هەڵوەشاندەوە و کۆبوونەوەی 16 تەمووز بوو بە تاکە کۆبوونەوەی ترامپ و پوتین لە 2010. Thank you. I have just concluded a meeting with President Putin.